سڵاوتان لەبێت و بەیانیتان باش. بەیانی تۆش باش هاکار، هیوای بەیانێکی باش بۆ ئێوەی بینەری پرۆگرامی بەیانی 24 و هەروەها هاوکارم هەکار و تەواوی ستافی پرۆگرامی بەیانی 24 خوازم هیوادارم بە وزەی کە ئێمە ئەم بەیانی هەستاوین بۆ ئەوی پرۆگرام پێشکەشی ئێوە بکەین، هەمان وزە لە ئێوەش ببینم بۆ بینینی پرۆگراممان. ئەم بەیانی کۆمەڵی بەرگە و بابەت ئامادەیەکە، هەکار باسی زیاترتان بۆکە. سڵاوتان لەبێ ئازیزان، خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانین دەستپێکی ڕۆژێکی نوێ هەموو کات ئێمە چاکەی خودای گەورەمان لەسەرە کە بۆ بەیانی دەرفەتێکی دیکەمان دەداتێ جارێکی دیکە ڕۆژێکی نوێ تروسکایەک دەبینین بۆ ئومێدەی بتوانین ئەو خەونە و ئامانج و ئومێدەی هەمانە بتوانین لەم ڕۆژە هەنگاوی بۆ بنین یاخود بەدی بهێنین. گرنگ ئەوەیە ئەمڕۆ ڕۆژێکی باش بێ، ڕۆژی دڵخۆشی و ڕۆژی لێبوردن بێ. وەکو سۆبان ئاماژەی پێدا تەوەری ئەمڕۆمان جیاوازن، تەوەری تێکەڵ و گشتگیرمان هەیە، بابەتی ئەدەبی و هوەری ئێمە فۆکسی دەکەین لەسەر ئەمڕۆ زۆر دەری دەخەین، بەرهەمی نوێ هێدەی خەینە ڕوو لە هەمان کاتدا بابەتی هۆشیاری و ڕۆشنبیری لە بەیانی 24 جێگەی بێتەوە. با ناونیشان ببینین پاشان ناوەڕۆک بەڕوونی دیار دەبێت. یەکەمین فستیڤاڵی عەلی مەردان بۆ میوزیک و گۆرانی و مەقام لە کەرکووک بەڕێوەچوو. نووسەر و لێکۆڵەری ئەدەبی جاندۆست دەڵێت پێویستە توێژینەوەی زانستی لەسەر بۆچوونە ئاینی و هزریەکانی ئەحمەدی خانی بکرێت. تەنیا لە کوردستان نییە بابەتەکان دەچینە ژاپۆنیش. جا لە تۆکیۆی پایتەختی ژاپۆن پاڵەوانێتی کۆکردنەوەی زۆرترین خاشاک لە کەمترین ماوە بەڕێوەچوو. لە بابەتێکی هوەری دەست پێ دەکەین، ئەگەرچی کەرکووک ڕەمز و نیشانەی زۆرە کە مرۆڤ بتوانێت شانازی پێوە بکات بە تایبەت کەرکووکیەکان، بەڵام یەکێک لەو ڕەمزانەی کە لەلایەنە هوەریەکە سەیر دەکرێت ناوی عەلی مەردانە. عەلی مەردانی گەورە هەموو کات ناوی لە پێشنگی هوەری کوردی بە تایبەت لە هوەری مەقامات دەمێنێتەوە. ئەم جارە کارێک لەسەر عەلی مەردان کراوە لەژێر چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هوەری کەرکووک ناوەندی عەلی مەردان بۆ مەقام یەکەمین فستیڤاڵ ئەنجام دەدات. جا ئەم فستیڤاڵە بۆ مەقامە لە خولی ئەومارە درێژە بەڕێوەچووە کە فستیڤاڵەکە 3 ڕۆژی خایاندووە، چەندین بەرهەمی هوەری، میوزیک، گۆرانی و هوەرمەندی مەقام کە هی عەلی مەردانە بە تایبەتی ئەو مەقامانەی کە هی خودی هوەرمەندە لەوێ پێشکەش کراوە. پێکەوە بینەرە بین ئەگەڕێینەوەلات. زەکەمەیەیم شەوای لەی وەڕۆ دڵەیای نەشادمەی دۆستەیای گروڵان ئەوە کراساکای بەهرت تێ نازەنیم چیتی شیرکاتە یەکەمین فستیڤاڵی عەلی مەردان بۆ مەقام لە شاری کەرکووک لە سەنتەر ڕۆشنبیری کەرکووک بەڕێوەچوو. بەڕاستی ئەم فستیڤاڵش بۆ شپە و پایەی هونەرمەند عەلی مەردان ناوەکەی بەناو ئەوە نووسا. هەروەها لەم فستیڤاڵەیە نێنرا خولی عومەرە درێژ. عومەرە درێژیش هێشێکە لەو مەقام زان و مەقام بێژانی شاری کەرکووک کە خۆی لە ژیاندا ماوە. شيء صنايد أيمان 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 صنع يمان أيمان أيمان يظلم لمشيرين بميل يتيري بلوري تقوانك
بەڕاستی ئەم فستیڤالانە زیاتر ئەوەیە کە بتوانین لەسەر ئاستی کوردستان و شوێنەکانی تر بۆی ئەو هونەرە جیاوازی کە لە ناوچە جیاوازەکانی کوردستان هەیە لە با بڵین لە مەقاماتە لە حەیرانە لە لاوکە لە سیاچەمانەیە بتوانین لە شوێنیشی و مەقاماتە کۆیان بکەینەوە بە شێوەیەکی جوان و بۆ ئەوەی ئەو هونەرمەندانی کە لەو بوارەیە مەقامی خوێنی یاخو مەخانینەکەن بۆی ئەوەی ئێمە دایمەن بە پشت پێمان گەیشتێتەوە ئێمە بتوانین لەمە دووە ئەم شێوانزانە بیانکەی بە نووسین و بیانکە بە شێوەیەکی ئەکادیمی و زانستیانە بۆی بتوانین لە پەیمانگا و کۆلێژەکانە بوترێتەوە بە شێوەیەکی زانستیانە. کوردستان بە هەزارەها چەرمەسەری بە هەزارەها تراژیدیا تێپەڕیوە هەزارەها چیرۆکی تراژیدیمان هەیە لە کوردستان بەهۆی ئەو هێرشە جۆراجۆرانەی کە لەلایەن دوژمنەوە کراوەتە سەر کوردستان جا دواترینیان و ئاخرینیان ئەو هێرشەی چەکدارانی داعش بوو تەرۆریستانی داعش بوو کە هێرشیان کردە سەر هەندێک لە ناوچەکان بۆ نمونە با بڵێن شنگال و کچانی ئیزدی لەوێ زۆر لە ڕووی جستەیی لە ڕووی ڕۆحی لە ڕووی ژیانەوە زیانێکی زۆر بە خەڵکی ئیزدی کەوت جا ئەمە شتێکە کە لە یاد ناکرێت و ئازایەتیش لەلایەن ئەو نووسەرانەیە کە نەهێڵن ئەم بابەتانە لە ڕێی نووسینەوە لە ڕێی دێکۆمنتکردنەوە لە ناو بچێت ئەبێ بهێڵن بەو شێوەیە لە ڕێی نووسین و دێکۆمنتکردنەوە بمێنێتەوە بۆ نەوە دوایینەوە بێگومان ئەو کارە ساتانەی کە ڕوو دەدا کاتێکە زمانێکە لە خەیاڵ دەمێنێت و تێدەپەڕێ بەڵام ئەوەی کە 2000 دەمێنێتەوە بە دوکۆمنتکردنی ئەو بابەتانەیە جێرانەوەی بە زمانێکی شیرین بە زمانێکی جوان چۆن بتوانین وا لە خوێنەر بکەین بە باشی لە چیرۆکەکە تێبگا و هەست بە ئازار بکە و ببێتە بەشێک لە مێژووی ئەو قوربانیانەی کە کوردستان داوێتی و لە کتێبخانە و ئەدەبیاتی کوردیش بە بەرزی چیرۆکەکە و ناوەکە بمێنێتەوە لەسەر ئەم بابەتە ئێمە قسە دەکەین تەوەری سەرەکی ئەمڕۆی ئێمەیە بڵاوکردنەوەی کتێبێک بە ناوی کچەکانم بانگم بکەن لە نووسینی مامۆستا کارزان حەیدەرە کە مامۆستا کارزان ئەم بەیانیە میوانی ئێمە بە خۆشحاڵی و مامۆستا کارزان زۆر زۆر بەخێر بەیانیت باش خۆشحاڵین یەکشت سەرنجی ڕاکێشەم هەردوێنێک کە برادران پێیان گوتم میوانمان هەیە کتێبەکەی بەم ناوەیە بە ناوی کچەکان بانگم بکە بۆچی ئەم ناوت هەڵبژارد ینی ناوێکی سەرنج ڕاکێشە شانی ئەوێ هەڵوەستەی بکەی ئەم کتێبە چی تێدایە بۆچی بەم شێوازە زۆر سپاس لە بۆ میوانداریتان دەرفەتە چی باشە یعنی ئەمە زۆر سپاسی ئەوەی دەکەم کە ئەو دەرفەتتان بە مندا بەڵام قسەکردن لەسەر چیرۆکی تراژیدی یەزیدیەکان ئاسان نییە چیرۆکەکان ئەوەندە تراژیدین ینی لە هەندێک جێگە ناتوانێت قسەیان لەسەر بکەیت یەک لەوانە ئەو کتێبە بە ناوی کچەکانم بانگم بکەن لە جەرگسووتانی داکەچی کە منداڵەکانی هەتا ئێستا لە دەستی داعشن دوو کچی ماوە لە دەستی داعش کە ڕزگاری بووە لەگەڵ دوو کوڕەکەی بەڵام دوو کچی دیکەی هەر لە دەستی داعش ماینە چیرۆکی ئەو کتێبە چیرۆشی ئەو ئافرەتەیە کە ناوی شیرنە ئێستا لە کەمپی کەبەرتۆ لە دۆهۆک دەژێت خۆشی لەژێر دەستی داعش بووە یاخود بەس کچەکانی لەژێر نەخێر بەخۆشی لە دەستی داعش بووە کاتە ڕزگاربوویەکی دەستی داعشە بڵێ خۆی و دوو کوڕەکەی ڕزگار بووینە بەڵام دوو کچی دیکەی لە دەستی داعش هەرماینە تا ئێستا لە بەرهەندێ دائیمەن ینی بیر لە کچەکانی دەکاتەوە و هیچ هەواڵیشیان نازانی زۆر خەمبارە لە بۆ کچەکانی دەرێ دائیمەن حەز دەکەم بە ناوی کچەکانم بانگم بکەن لە بۆی هەر هیچ نەبی ینی دڵم ینی ئاو بخواتەوە بە غەریبیوە مامۆستا کارزان بۆک باسمان کرد بە سەدان چیرۆک لە ناو کچانی ئیزدی هەیە ئیتی ئەوەی کە ڕزگار کراوە لە ژێر دەستی داعش یا ئەوانەی کە ئێستا هێشتا لە ژێر دەستی داعشن ئەگەر بگەڕێنرێنەوە چیرۆکی وا باس ئەەکەن یان سەرگوزەشتی خۆیان دەگەڕنەوە مرۆڤ بۆ خۆی چۆنەڵێت و شێکمانەڵە مچورکە بە گیانی دێت چۆن بوو لەناو ئەو هەموو چیرۆکانە کە ئێستا بەشێک لەو کچانە گەڕاونەتەوە ئەم دایکت هەڵبژارد کە بیکەی بە چیرۆکێک و بینوسیتەوە خۆی هەموو ئەوانەی کە کەوتنە دەستی داعش چیرۆشی زۆر تراژیدیان هەیە
بەڵام ئەگەر بتەوێ قسە لەسەر تاوانەکانی داعش بکەی دەرهەق بە یەزیدیەکان نمونەک بەسە لە بۆ ئەوەی ئەتوو تعبیر لە هەموو ئەو تاوانە گەورە بکەی کە داعش بەسەر یەزیدیەکانی داهینایە ڕەنگە ئەگەر بە هەمووشی ینی دابچم بە هەموو ئەو ئافرەتانێکە لە دەستی داعش ڕزگاریان بۆ هێشتا دەرەقەتی ئەوە نێم کە باسی ئەو تاوانە گەورە بکەم کە بەسەر یەزیدیەکان داهاتیە بەدەستی داعش بەڵام ئەو نمونە بەس بوو لە بۆ ئەوەی باز لەو تاوانە گەورە بکەم کە بەسەر یەزیدیەکان داهاتیە بە تایبەت بەسەر ئافرەتەکان یەزیدی داهاتیە بەڕاستی باشە مامۆستا کارزان وەک دەزان کتێبێک کاتێک نووسەر تەنیا ئاعتیماد لەسەر خەیاڵی خۆی دەکا ئەمە دەگەڕێتەوە سەر تاقە و توانای نووسەر و جوانبینین و خەیاڵ و هەموو ئەمانە بەڵام کتێبێکی لەم شێوەیە هەم پێویستی بە تاقەی نووسەر هەیە خەیاڵی نووسەر هەیە لە هەمان کاتدا پێویستی بە با بڵێن بینینی کارکتەرەکان هەیە وەکو بەڵگە فیلمێک با بڵێن بۆ بینینی بەڵگە و دوکمنتەکان ئەمە ئاستەنجی بۆ تۆ دروست نەکرد چەند پێچ و ماوەکەی تا کتێبە ئامادە بوو وەڵڵاهی نزیکەی ئەمێن زیاتر لە 3 ساڵ خەریکی ئەو کتێبە بووم جگە لە مەسلەی کۆکردنەوەی داتایەکان و زانیاریەکان محاولم کرد ئەو تراژیدیایی کە وەرم گرتیە لە شێوەی چیرۆکێک بیجێڕمەوە لە بۆ ئەوی خەڵک بتوانی بیخینتەوە چونکە لە زۆر جێگە ینی شتەکان ئەوەندە تاڵە ینی زۆر زەحمەتە ئەگەر جوانکاریەکی لە بۆ نەکەی بتواندرێ بخیندرێتەوە کارەساتەکان زۆر گەورەنە ئەمە بەستە چییە لە جوانکارێکی بۆ لەوەی کە بە شێوازەکی زمانەوانی باش ینی داڕشنەی وای لە بۆ بکەی لە نووسینەکە شێوازەکی وا جوانی بدەیە کە ینی بتواندرێ بخیندرێتەوە چونکە هەندێک لە داتایەکان باز لەوەی دەکا کە بەداخەوە هەندێک لە منداڵە یەزیدیەکان ئەو زانیاریانەی کە تێیدایە لە ڕێگەی محکەمەی ئەڵمانیا و محکەمەی فرانکفۆرت کە باس لێ دەکەوت لەگەڵ منەظەمە یونیتات کە پەیوەستە بە لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش دژ بە یەزیدیەکان یەک لە چیرۆکەکان باسیەوەی دەکا کە منداڵانی تەمەن 4 ساڵ هەتا 7 ساڵ ئەوانەی کە ڕفێنراون لە داک و بابیان سێنراینەوە ئەوانەیان بردیە لە بۆ ئەوەی لە لای خۆیان گەورەیان بکەن و ینی فکرەی داعشیان لەلا دروست بکەن بەڵام بەداخەوە بەو شێوەیە نەبووە لەوەی زۆر خراپتر بووە دەستدرێژیان کردیتە سەر ئەو منداڵە گچکانە دوای ئەوەی کە ئەو چیرۆکانە زۆر تاڵن کە پاشەوەی کە دەستدرێژیان دەکەنە سەری دەشیان کوژن کە داکەکان دێن تەبعاً پیاوەکانیان هەموو بردیە و جینۆسایدیان کردینە بەڵام منداڵەکان بەو شێوەیە ینی بەداخەوە کوژراینە منداڵەکانیان اختصاب کردیە پاشەوەی کە اختصاب کراینە کوشتیتیان کە داکەکان هاتینە داوای سۆراغی منداڵەکانیان کردیە سفرەی زۆر جوانیان لە بۆیان ڕازاندیتەوە لە خواردنی زۆر باش و گۆشت و برنج و ئەو شتانیان لە بۆیان داناوتیان ئیسراحەتێک بکەن نانێک بخۆن دوای سۆراغی منداڵەکانتان پێ دەڕێن کە نانەکە دەخۆن و گۆشتەکە لەسەر برنجەکە دەخۆن ینی بەداخەوە دوای ئەوەی کە نانەکە دەخۆن پێیان دەڕێن تەواو ینی نانی خۆتان خوارد و تێربوون لە ناخواردن وتیان ڕێوەڵڵا تەواو خلاص تیان لە بۆ ئەوەی بزانن کە منداڵەکانتان چی بەسەرهاتی ئەو گۆشتێک کە خواردتان لەسەر برنجەکەی منداڵەکان بوو کارەساتەکان بە شێوە گەورەنە ینی ئینسان ناتوانانی لە زۆر جێگە ناتوانانی بیانخینتەوە ئەگەر نەتوانی بە شێوازێک بینوسیەوە ڕەنگە نەتواندرێت لە زۆر جێگە ینی کتێبەکە بە شێوەکە کارەساتی گەورەی تێدا نەتوانی درێژەی پێ بدەیت بەڕاستی زمان عاجز یان نازام چۆن هەتەنانەت وەست بکەم زمان بێهێزە بێوزەیە بەرامبەر بەوەی کە ئەوەی کە ڕووی داوە بتانی بیگێڕێتەوە چ جای ئەوەی کە کەسەکە خۆی بەسەری هاتە بێت لە پێناوچی ینی لێرە مرۆڤ پێویستە پرسیارێک لە خۆی بکە بەڕاستی لە پێناوچی ئەو بیرۆکانە لە پێناوچی دایکێک ئەبێم گۆشتی منداڵەکە بردیە منداڵەکەت اختصاب کردیە و منداڵەکەش دەکوژی گۆشتی منداڵەکەش دەدایک بابەکە ینی ئەمە هیچ مرۆڤبوونێک هیچ ئاینێک هیچ ئایدیایەک هیچ شتێکی منطق
من هەستم کرد کە جەنابەت بەڵێ بۆیە هەستم پێ کرد کە ئەیگەڕێتەوە هەناسەی قۆڵی هەڵەمژی ئەبێ حاڵی یا دۆخی دەرونی ئەو ژنانەی کە ئەو حاڵەتیان بەسەر هاتووە ئەبێت چی بێت ئەمێ بزانم شێوازی گێڕانەوەکەی بە چه شێوازێک گێڕدراوەتە وەکو خۆت باسیەکەڵی فلان کەس وای وت یا بە زمان حاڵی دایکەکە خۆی نووسینەکە نووسراوە پرسی ئافرەتە یەزیدیەکەی ڕزگاربووی دەستی داعش ئەو چیرۆکەکە بەڵام ئەوانی دیکە بابەتە چی دیکەیە کە باسی ئەو لێکۆڵینەوانە دەکا کە محکمەی فرانکفۆرت دادگای ئەڵمانیا کە کردیتی لەسەر تاوانەکانی داعش و لەگەڵ منەظەمەی یونیتات کە پەیوەستە بە لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش ئەوە بابەتە چی دیکەیە مەسەلە چی دیکەیە ئەو داتایانەیان ئەو زانیاریانەی کە باز لە ئەو جەرائیمانەی داعش دەکا پەیوەندی بە قسەی ئافرەتەکەەوە نییە ئەو چیرۆکە چی دیکەیە مەسەلە چی دیکەیە بەڵام ئەوانی دیکە لێکۆڵینەوەی 100% دقیقی محکمەی ئەڵمانیا و منەظەمەی یونیتادا لە ئێستاوانە لێکۆڵینەوەیان کردو لەسەر ئەو کتێب و لەسەر داتاکانی ناو لەسەر جەرائیمەکانی داعش کردیتیان ئەی ئەو کتێبە ئەو کتێبە چیان کردیە ئەوان بە سوپاسەوە زۆر بە سوپاسەوە محکمەی ئەڵمانیا و منەظەمەی یونیتا زۆر هاوکاری شخصی بوونە لە بۆ مەسلەی دروستکردنی ئەو کتێبە بە پەیوەندی شخصی زۆر سپاس لە بۆ پەرلەمانی ئەڵمانیا ئەندامانی پەرلەمانی ئەڵمانیا کە زۆر بە پەرۆشەوە ئەوانەی کە ئاگاداری کەیسەکە بوون ئەوانەی کە پەیوەست بوون بە مەسلەی لێکۆڵینەوە لە داعش ئەوانە زۆر هاوکار بوون بە سوپاسەوە زۆر بە سوپاسەوە ئەوان هاتن زۆر بە باشی هاوکاری کتێبەکەیان کرد ئەوە بوو وای کرد کە کتێبەکە لەسەر مەسلەی تاوانەکانی داعش فراوانتر بی بەڕاستی ئەمن کە بیدایەتی دەستم بە کتێبەکەی کرد بە چیرۆکێک دەستم پێ کرد بەڵام لە چیرۆکە گەورەتر دەرچوو زۆر گەورەتر دەرچوو زۆر باشە مامۆستا کارزان کتێب ڤیددیۆ وێنە زۆرە لەوەی کە ئەو تاوانە قێزەونەی داعش نیشاندا بە تایبەت بەرامبەر کچانی ئێزیدی بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە بسەلمەندرێ بە جینۆساید بناسەندرێت لەسەر ئاستی هەموو جیهان ئەمە کتێبەکەی بەڕێزت پێشکەشی هیچ لایەنێک حکوومەتت کردووە لەوەی ببێتە پاڵپشت و پاڵنر بۆ کەیسەکەیان لە دادگای نێودەوڵەتی بتوانن ئەم کەیسە زیاتر بەلای ئێمەدابێ بەڕاستی کتێبەکە تازە دەرچووە کتێبەکە بە سوپاسەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان بە سوپاسەوە کە پشتیوانی چاپکردنی ئەو کتێبەیان کرد لەگەڵ کۆمەڵێک پرۆژەی دیکەی کتێب هەتا ئێستا کە دەرفەتە چوان نەڕەخسایە ئەو دەستگایانەی کە پەیوەستن بە مەسەلەکە بەڕاستی بچم کتێبەکەیان بدەمێ بە تایبەتی ئەوانەی کە بەشدار بووینە یەک لەوانە دکتۆر دیندار زێباری بە کۆمەڵک زانیاری زۆر باش لەسەر ئەو پەیوەندیانەی کە هەیە لەگەڵ منەظەمەی یونیتات لە بۆ لێکۆڵینە لە تاوانەکانی داعش ئەوان کاری زۆر باشیان کردی حکوومەتی هەرێمی کوردستان لێژنەی لێکۆڵینەوە و دادوەری زۆر باشیان دروست کردیە بە هاوبەشی لەگەڵ منەظەمە یونیتاد و حکوومەتی عراقیش بەڵام بەداخەوە یعنی هەتا ئێستاکە ینی ئیشەکی زۆر باش نەکرایە لە بۆ قەزیە یەزیدیەکان هەتا ئێستا لە پاڵ هەموو ئەو هەوڵانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەیدا لە پێناو ئەوەی کە ئەو قەزیە بە جینۆساید بناسێنرێ و تعویزی ئەو خەڵکە بکا کە زەرمەند بووینە هەتا ئێستا شتێکی وان نەکرایە کە جێی بازبی تەنیا ئەڵمانیا نەبی کە هەزار ئافرەتی یەزیدی گواستیتەوە لە بۆ ئەڵمانیا لە بۆ ئەوی چارەسەری دەرونیان بکە لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی نێودەوڵەتی بەڵێ بەڵام وڵاتانی دیکە هەن کە لە کتێبەکەی باسم کردیە تەنیا ینی هەر بە جینۆسایدیان ناسیەوە مەرحەلەشی باشە بەڵام تعویزکردنەوەی ئەو قەزیەیە لەلایەن ئەو وڵاتانەوە زۆر گرنگە کە بەجددی وەرنەگیرە هەتا ئێستا بەڵێ هەر قەرەبووکردنەوەی لەلایەن حکوومەتی عراقیشەوە بۆ خۆی تاوەکو ئێستا ئاڵنگارێکی گەورەیە نەگەڕاونەتەوە زێدی خۆیان ڕێکەوتنەکە زیاتر لە ساڵ و نیوێکی بەسەر چووە کەچی هێشتا خەڵکی بە هەڵواسراوی ماوەتە و ئەنوا و چۆنەڵێت شێواز لەمپەر دروستەکرێ بۆی کە نەگەڕێنەوە مامۆستا کارزان
ئەو کتێبە لە کۆ بەردەستە بۆ ئەوەی کە بەردەستی هاوڵاتیان یاخود دەستەبەر بکرێ بۆ هاوڵاتیان بیخوێننەوە بیبینن لە کۆ دەستەکەوێت بەخۆی کتێبەکە لەبەرەوەی ژمارەی کەمی لێ چاپکرا تقریبان 500 دانەی لێ چاپکرا هەوڵ دەدەم زیاترین دانەکان بگاتە ئەو دامەزراوانەی کە متعلقن بە مۆزوعاکێ و گرنگە کە بگاتە ئەو دەستگایانە ئی ناوخۆ و ئی دەرەوە بەڕاستی هەردوو لایەن هەرچەندە بە زمانی کوردیە بەڵام گرنگە بگاتە ئەو دامەزراوانەی نێودەوڵەتیش کە ئیش لەسەر ئەو خەزیایی دەکەن ئەگەر توانیم لە داهاتوو ئینشاءڵڵا چاپی دووەمی بکەمەوە مەحاولە دەکەم بگاتە کتێبخانەکانیش ئەی بە شێوەی PDF تا ئێستا هیچ کارێکتان نەکردووە بەردەست بێت نوێ زۆر نوێ تازە کتێبەکە دەرچووە مەحاولە دەکەم ینی لە ڕێگەی PDF-ۆش بڵاوی بکەمەوە لەسەر ئینتەرنێت هەندێک شت هەیە خوێندنەوەی جیاوازە وەک لە گوێگرتن لی من ئەمەوەکو پێشنیارێک جەنابیشت پێم وا بێمە یەکەم کتێبتە جەناب نووسینکە ئێستا ئەو پۆدکاستانەی کە هەیە ئەو کتێبە دەنگیانەی کە هەیە کاریگەریکی زۆر باشی هەیە خەڵگە توانێت گوێی لێ بگرێت لە هەر شوێنێک بێت بیرۆکەیەکی وات هەیە بیکەی بە کتێبی دەنگی و بە دەنگێک بخوێنرێتەوە کە ڕێک ئەچێتە ناو قاڵبی ئەوەی کە کەسەکە خۆی ئەبینێتەوە لە ناو ئەو دۆخەیە ئەکیت خۆی ئەگەر بەو شێوەیە بەو بیرۆکەی جەنابەت کە زۆر جوانە کە ئەگەر ئیشەشی وا بکەین بەڵام کتێبێک لە 240 لاپەڕیانی دەبی پوختی بکەینەوە لە بۆ ینی ماوەچی کورد لە بۆ ئەوی چیرۆکەکە بگا بەڵام شتەکان زۆرن تێیدا ینی زەحمەتە بتوانین زۆر کورتی بکەینەوە و بیکەینە ینی دەنگێک لە ماوەی مەسەلەن دەدەقە چارێگەشی بڕێک زەحمەتە نەوەک بیرۆکەکە زۆر بیرۆکەشی جوانە ینی خەڵکەشی زۆر لەوانەیە احتیمالی هەیە پێشوازی لێ بکە بەڵام تۆزێک لە بۆ ئەو کتێبەی کە لێکۆڵینەوەیە زیاتر بنکۆڵکاریە تۆزێک زەحمەتە ئەو هەموو داتا ئەو هەموو زانیاریایی کە هەیە کۆ بکرێتەوە جگە لە چیرۆکەکە بەڕاستی مامۆستا کارزان دەمێکە دەزانم خەریکی کاری ڕۆژنامە نووسی ینی تەمەنێکە بەڵام پێم وایە یەکەم بەرهەمی کتێبتەکە دەینووسی و بڵاوی دەکەیەوە لە داهاتوو تۆ خەریکی ئەوە دەبی هەر بابەتی لێکۆڵینەوەی و بەڵگەی کار لەسەر ئەم بابەتە بکەی ئەم ڕێچکێ بە خۆت یەکلا بکەوە یان دەکرێت لە بابەتێکی دیکە کە خەیاڵی نووسەر بێ ڕۆمان بێ هەر کتێبێکی دیکە بێ خۆت ببینیت واللهی یەک شتێ دائیمەن نووسەر ئەگەر بێ شتێک بنووسی دەبی محاولە بکات چەندی ئەوەی کە بۆی بکرێ شتەکان زیاتر واقعی بن بەڕاستی نەک شتی خەیاڵی ئەو کارە ساتانەی کە هەنە گەلک زۆرن ئەوانەی کە لە مێژووی کورت هەیە ئەمە هەتا ئێستا بەداخەوە زۆر کەم توانیتمان دەرەقەتی ئەو شتانە بین کە بەسەر ملەتی کورت هاتیە لەو پرۆژەیە لە بۆم بە دەرکەوت بەڕاستی هەتا پێمان بکرێ ئیش لەسەر ئەو کەیسانە بکەین کە بەسەر ملەتی کورت هاتیە هەتا چەند ساڵی دیکە دەرەقەتی نایە زۆر زەحمەتە بتوانین دەرەقەتی بێ ئەمن بە سوپاسەوە پێشی دەستپێکردنی کتێبەکە لەگەر دکتۆر مەغدی سەپانە من دانیشتم مامۆستای خۆم بووە دانیشتین بیرۆکەی ئەو کتێبەماندانە بڕیارماندا کە ئیدی لە مەودووە ئەگەر بمانەوێ شت بکەین بەڕاستی مەحاوەلەک بکەین لە بۆ دیکۆمنتکردنی ئەو تاوانانەی کە بەسەر کووردا هاتیە دەبی زۆر ورتر بچینە ناو بابەتەکان مەسلەی دروستکردنی شێوازەشی جوان و خەیاڵاوی لە بۆ هەندێک لە بابەتەکان باشە بەڵام لە بۆ هەندێک بابەتی جددی لە بۆ هەندێک بابەتی گرنگ داتا و زانیاری و معلومات گرنگە زۆر گرنگە ئێستا ئەوانەی کە ئیش لەسەر ئەو کەیسانە دەکەن بەڕاستی ئیعتیماد دەکەنە سەر مەسلەی داتا و ژمارە و معلومات مەبەستم لە منەظەماتی گرنگی نێودەوڵەتیە ئەمە زۆر پێویستمان لەو مەرحەلەی ئێستا بە مەسلەی داتا و زانیاری و معلومات داتایەک بستی لە کتێبەکە کاکارزان بڵێ تێدای داهاتی ژمارەیان ژمارە تێدایە زانیاری تێدایە ئەوانەی کە لە محکەمەی ئەڵمانیا و لە منەظەمەی یونیتات کە هاتیە
هەمووی داتا و زانیاریە. بەڕاستی مامۆستا کارزان ئاماژەی بە شتێکی زۆر جوان کرد ئەوەی کە تا بکرێت ئەو چیرۆکانە ئەو چیرۆکە تراژیدانەی کە بەسەر خەڵکی کوردستان هاتۆ لە جۆرەها هێرشکردن کە کراوەتە سەری بە دێکۆمنت بکرێت هەر بۆ خۆشی بۆ سینەماکاران بۆ هیوای کە ڕۆژێک سینەمای کوردیەوەنە بچێتە پێشە چونکە خۆی بۆ خۆی تەواوی خاکی کوردستان ستەیجێکی سینەمایە و چیرۆکی فیلم و دراماتیە ئەوەیە کە سیناریۆ بەڵام کوردستان پڕ هەر بۆ خۆی ئێستا ستەیجێکی شانۆیە بۆ تەنانەت بۆ شانۆکردن تەنانەت بۆ دانانی سیناریۆیەک ئەو قەڵایی کە لە ئیسپانیا هەیە قەڵای دراکولا کە تایە خەڵک ئەشکەنجە دراوە ئەو ئەشکەنجانی کە لەوێ هەیە باوەڕکە ئەوەی کە داعش کردوێتی لەوێ نییە کە بەحساب مەترسیدارترین قەڵا بووە لە جیهانە دەمەوێت بڵێم ئەم کتێبە وەک جەنابەت ئاماژەت پێکرد باسی ئەو دایکانت کرد کە چۆن بە دوای مناڵەکانیان ڕۆشتون ئەمە چیرۆکێکی تر تەسەوەرەکەم لە سەروی ئەوە هیچ شتێکی تر نەبێت تراژیدیا بێت بەڵام چ شتێکی تر هەیە لەناو ئەم کتێبە کە چیرۆکەکە زۆر سەرنجڕاکێش بێت کە کاریگەری لە ناخی خۆت کردبێ چیرۆکەکی تێدایە ژنێک کەوتیتە دەستی داعش لەگە منداڵێکی 5 ساڵی بەداخەوە دیارە منداڵەکە شەو بە کوردی دەرم میزی بەخۆی داکردێ منداڵەکە سترس و لەو ترسەی کە هەبووە بەداخەوە بڕێە داعشەکەی کە لەژێر ینی ئافرەتە و منداڵەکەی لە دەستدا بووە منداڵەکەی هینە لە دارەچی بەسیتەوە لە دەرێ لە سەرما لە شەو هەتا بەیانی هەتا منداڵەکە لە سەرمان ینی بەجیی تەڕیەوە ینی وفاتی کردێ بەداخەوە ئەوەش یەک لە چیرۆکە تراژیدیەکانە کە نمونەی کەمە زۆر ئەو شتانەی کە هەبووە زۆر نمونەیان کەمە چیرۆشی دیکەی تێدا بەڵام هەموو ئەوانە کە باز دەکرێ هەمووی زۆر کاریگەرە لەسرت بە نمونە ئەو ئافرەتانەی کە هەندێکیان لە دەستی داعش ڕزگاریان بووە کە گەڕاینەوە تەحملی ئەو شتیان نەکردێ کە بەسەریان داهاتیە لە بەرزایی خۆیان فرەدا بەداخەوە ینی حاڵەی نەفسی دۆخی دەرونی ئەو کەسانەی کارکتەرانەی کە تۆم چاوپێککەوتن لەگەڵیان کردو و ئەوانەی کە دەرباز بوون لە دەستی داعش لە ڕووی دەرونی و دۆخیان چۆن بوو کاتێک ئەم چیرۆکانیان بۆ دەژێراوە بەداخەوە زۆر وەزعاچی خراپیان هەیە هەموو ئەوانەی کە لە دەستی داعش بووینە نەوەک بە تەنیا ئافرەتەکان منداڵەکانیش کە لە دەستی داعش بووینە لە ڕووی دەرونیەوە زۆر زۆر لە وەزعاچی خراپدان نمونەی ئەو کوڕەی شیرن کە پاڵەوانی کتێبەکەیە کوڕەکەی دوو کوڕی هەبوو هەردووچیان بە زۆر کراینە داعش یەکیان لە تەمەنێکی گچکە بردیتیانە پێشەوەی بەرەی شەڕ لەوێ دیارە فڕۆکەی هاوپەیمانان ینی لە ئەو چەیشەی دای داعش کە لە منطقەکەی شەڕیان کردیە کوڕەکە بەو هێرشەی لاقەچی لە دەستدایە پێشی لە دەستدایە ئێستا چارەسەریشی لە بۆ دەکرێت بەڵام دکتۆر پێی گوتیە کە ئەو کاریگەریایی ئەو لە دەستدانی ئەو پێێت دەستە ئەوەی دیکەش ڕەنگە احتیمالی هەیە پێیەکەی دیکەشت لە دەست بدەیت و ینی لە ڕووی دەرونیەوە هەمویان وێران بووینە ئێستا ئەو کوڕە شەو و ڕۆژی بیرکردنەوەیە لە پێیەکەی دیکەی کە پێیەکەی دیکەی لە دەستدەدا نەوەک چارەسەری لە بۆ ئەو پێی کە لە دەستیدایە بیر لەوەی دیکەی دەکاتەوە کە ئەویش لە دەستدەدا بەڵام زۆر بەداخەوە هەرچەندە ئازاد کراینە بە محاولەشی زۆر بەڵام خەمی گەورەی دیکەیان هەیە بێجگە لە چارەسەری دەرونی پێویستیان بەوەی هەیە بگەڕێنەوە مەنتیقەکانی خۆیان کە ئەوە ژێک لە کێشە گەورەکان هەتا ئێستا نەتواندرا ئەو مەسلەیەش چارەسەر بکرێ کێشەیان زۆرە مەشاکلیان زۆرە خەمی تەندروستی و خەمی گەڕانەوەی ناوچەکانی خۆیان هەیە خەمی زۆر شتیان هەیە خەمی ئەو کوڕانیان کە نەگەڕاونەوە داوەسا لە ژێر دەستی داعش بەڵێ بێگومان ئێمە سوپاس دەکەین مامۆستا کارزان حەیدەر کە ئەم بەیانیە لەگەڵمان بووین ئێمە لە ماوەی نیو کاتژمێر لەگەڵ تا بووین ئەو هەموو خەمە بە یەک جار
من هەستم لەم کتابە هات ئەگەر ئەوانەی کە لە ناو دۆخەیە ژیاون و ئێستا گەڕاونەتەوە یار لەوێ ئەژین ئەوە شتێکە کە ئەتوانین بەس بڵین خوا یارمەتی دەریان بێت و سوپاسی نووسەران و ئەدیبانی وەکو ئێواکەی کە ئەگەر ئێوە نەبن یان کەسانێک نەبن کەم بابەتانە بخەنە ڕوو ڕەنگە هەر لەبیر ناکرێن بەڵام بە وردیە داتا و زانیاری لە بەردەست بۆ ئێستاش لەبیر نەکرێت بۆ 20 ساڵ و 50 ساڵی داهاتوو بێگومان لەبیر دەکرێن چیرۆکەکە گۆڕانکاری بەسەردادێ ڕەنگە لە بەرژۆندی ئەو کەسانە بوون کە ئێستا ستەمکارن چیرۆکەکە بەو شێوازە بمێنێتەوە کتێبێکی لەم شێوەیە بێگومان دەبێتە پایەکی زۆر گرنگ لەوەی کە ئێمە بەڵگە مێژوویەکانمان لەدەستدا بمێنێ مامۆستاکارن زۆر سپاس بەرهەمی کتێبی دێ دەکەم زۆر سپاس بەیانیتان باش زۆر سپاس سەرێک ئەدەین لە کەشوهەوای شارەکانی کوردستانی گەورە یاڕەبی هەمیشە کوردستانمان ئاوادان بێت ئازاد بێت ئازادی هەمیشە باڵی بەسەردا کێشابێت بابزانین کەشوهەوای ئەمڕۆی شارەکانمان چۆنە. ئەم جارە باس لە بڕگەیەک دەکەین کە ڕۆژانە هەمانە بڕگەیەکی ئەدەبیە و بڕگەیەکی دەتوانین بڵێن مێژوویشە بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی ئەم بڕگەیەکە لەلایەن جاندۆست و نووسەر و لێکۆڵەری ئەدەبی پێشکەش دەکرێت ڕۆژانە لەسەر چەند بەیتێکی شعری ئەحمەدی خانی دێ شیکردنەوە و شڕۆڤە دەکا باس لە خەیاڵی خانی مەزن دەکا هەر ڕۆژەیە هەندێک شت لە شعرەکانی دەردێنێ و بە سادەی و بە ساکاری دەخاتە بەردەمی ئێمە کە خولیایی ئەحمەدی خانی چی بووە شێوازی نووسینی چۆن بووە دەکرێت ئێمە لە ئێستادا چۆن سوود لە نووسینەکانی وەربگرین. بەڵێ بە زمانێکی سادەتر بۆی کە لی تێبگەین و هەر جارە و باسی ئەکات کە ئەحمەدی خانی یاخود لە ئەنگڵێکەوە باسی نووسینەکانی ئەحمەدی خانیەکات ئەم جارەیان جان دۆست باس لە ئەوە ئەکات کە ئەحمەدی خانی لە ڕووە عیرفانیەکەیەوە چۆن نووسیوێتی یاخود دیدی عرفانی ئەو چی بووە لە نووسینەکانی پێکەوە بینەری ئەم بڕگەیە بین کە لەگەڵ ئەحمەدی خانیە. دەم باش گەلی تەماشەوانان ئەم خەلەکەکە دی تێنە بە هەفتوو دیسان بە ئەحمەدی خانیرەنە ئەم هینجی
چیرۆکاوی و معراجێ بەردەوام دکن چاوە مەگوت خەلەکا بەرێدە مەگوت ئەحمەدی خانی لەبەر تشتێکی تایبەت مندیەکەوی تایبەتە یعنی ئەو تەنێوی و ساگوتیە کۆ پشتی معراج چێ بووە ئەمزان معراج وەک مەگوت ئەو گەشتیاریە بەر بخۆدێڤەیە ئا پێخمبەر ئەحمەدی خانی ji pêxember dixwaze dibêje rabe here mecracî çima wisa gotiye ji bo çi bi rastî jî eva tiştekî gelekî balkêş e bihêvî me ku lêkolîn li ser çê bibin berfirehî behs bê behskirin delaleta wê çi ye ji bo çi Ehmedê Xanî ev wisa gotiye em ê ji malika got me xilas kir dest pê bikin a xeleka berê me xilas kir ji bo ku em derbasî mijarê bibin û ka Ehmedê Xanî çiş pêxember dibêje ji bo ku veguhêze ba ji Xwedê re ey padîşehê serîrê lewlak yani ey pêxemberê ku Xwedê li tu giştere gotiye lewlak e eger ne tu bayî min erd û ezman çê nedikirin rabe here asîmanî çalak rabe here ezmana bilez biçe hazir ji te ra buraq û refref şatir bi te ra firişte ref ref divir de Ehmedê Xanî dibêje buraq hazir bûye û refref jî ew jî behsa wê dikin wekû em bêjin wekû xaliyekê bû wekû sicadeyekê bû ew jî ji bo pê biçe cem erşa Xwedê buraq heta wir nediçû evana dibê hazirin amade ne ji bo te rabe biçe bê şatir bi te ra firişte refref hazirin ew buraq û refref û şatir bi te ra yanî li gel te ne wê hevalê te bin şatir gotineke Erebiye divir de jî em temaşevalên hêjan bala xwedinê Ehmedê Xanî çi qasî desthilatdarê zimanê Erebî jî bû rastî ev gotinana şatir meselen ne bi mena ku em niha fehm dikin di Erebî de dibêjin filan kes şatir e yanî jîhatiye na şatir bi te ra li gel te ye hem hevreyê te ye di wê geştiyariyê de wê bi te re bên kî wê bi te re bên فرشته ملائکت رف bi refan wê bên divir de dîsa jî wek me got ji rewanbêjiyê cîna stam heye yanî em bêjin hevtîpiyek heye hevtîpî refref navê wê sicada me gotiye û ref bi ref yanî bi refan wê bên ew jî Ehmedê Xanî bikar aniye ji bo rewanbêjiyê ji bo ciwankariya helbestê bêjê em gihane meqseda xwe Ehmedê Xanî ji pêxember re dibêje dibêj Xwedê re bibêje bêjê tu qedîr û zülcelalî tu qedîrî tu twanayî tu dikarî tu bi şikoh û heybetî mezinî bêjê tu qedîr û zülcelalî bêjê tu qedîm û la yezalî tu kevnî tu ji berê de heyî tu ji ezel de heyî û la yezalî tê bimînî jî tu hîn jî heyî em fanî û zar û miste xakin hadî netubî xwe em hilakin lê em çine em fanî ne em ê biçin herin ne tiştekin mistek axin em qetek kulmek axa kulmek herîne te em ji heriyê çêkirine em zarin zeîfin hadî netubî xwe em helakin ku rêberê me û ê ku rê şanî me neke û me nede ser rêya rast netubî xwe em diçin em ê hilak bibin em ê herin em ê ji ser rê dagerin hadî netubî xwe em hilakin ewwel te ji bo çi dame teዕzîm danî li serê me tacê tekrîm ew ji pirsek e Xanî ji pêxember dixwaze got pirsan ji Xwedê bike ev divir de bi rastî gava min xwend û gava min şirove kir û gava min lê nihêrî min nas kir Xanî çi qas mutasawwifekî mezin e çi qas mutasawwif cüret li cem wan heye cesaret cegermendî dilêrî dilawerin ev dilaweriya mutasawwifan ku navbera xwe Xwedê de perdeyan nahêlin li vir diyar dibe dibêje ey Muhammed ji Xwedê re bibêje te çima pêşiyê em mezin kirin te em mexluqekî mezin dîtin te ji melaîketa re got jêre herin sicûdê تاجا تكريمي تاجا رومتي لسرسري مداني ولقد كرمنا بني آدم ده قرآن ده هيا ما بني آدم إنسان رومتك دايكي
دبێ پێشیەتە چ ماوسا کرد ئەی خۆدا تەشریفی خلافەتێتە دامە دامکردنە خەلیفێ خۆ لەسەر عەردێ یعنی ئەم تەمسیلە تەدکن لە عەردێ ji ber ku di Qur'an de jî heye id qala rabbuka ve id qala rabbuka lil melaiketi inni ca'ilun fil ardı xalifeten xwedayê te ji pêxember dibêje ji melaiketan re got ez dikim xelîfeyekî li erdê çê bikim dibêje dibête pêşî em kirine xelîfê xwe teşrîfê xilafetê te dame em bi xelîfetiya xwe teşrîf kirin rûmetek mezin dame gava te emanetê xwe dame gava te emanetê xwe dame xwedê çi emanet daye insên أو جد قرآن داية ولقد عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وحملها الإنسان آيات بيجا ما أمانت لعرض عزمانا ولتشيان بيشكيش كرجوارا ما قلت يا كرم بكن في أمانتا من قبول نكرنا نكاربون قلت يا زحمته إنسان قبول كريا إنسان قبول كريا جبركو إنسان نزانة جاهلة قرآن دبيجة آيات دبيجة أو أمانة دبيجن تفسير القرآن دبيجن شيء طاعته عبادته خديه جبركو عبادة نتشتكي هيسانة عرض عزمانا وشيان قبول نكره نبجراندنا لإنسان قلت يا أزي كاربن بكم وباشي نكاربو بكرا قالك قاورج إنسان دركتنا لو ما جي إنسان قرآن دبيجة إنه كان ظلوما جهولا بله دفهم تدام أفتشت معلومة تبوك أم نزانا قدري و أمانتي نزانا بقافات أو تشتاجي دامة وتلما عرض كر تقول كرم بكن تزانب أم نزانا أم نكار أمي قدري و أمانتي تدايما جي أمي نزانبن أمي طاعت عبادتي نكن و بيجي سركيش جمع دركبن تدبي بيجي نميشكن أوي نكن تشما يجارو ساكر أحمد خاني بيدا تشد بيجا هرچی تجربه مكر إرادة يك ذره ملي نكر زيادة هر تشتي كتا جمع خواست أم بكن تلسر مكر قدرك ما هيج ذريك لي زيادة نكر مكر وقتك تشتي أم دكن أمريتها إرادتها دفر داجي هناك جبريتها أحمد خاني ديار دبا وقت ما دخلك بريدا قوتن جبريات شيء أو أقول بيجا إنسان إرادة وينينة مروف عبد هيج إرادة وينينة شتشتي دكة تفكر دستي خو شونا خو هاتنا خو هموي بإرادة خو ديد بدرب إرادة خو ديد شكتنا جبو ويجي قالك متصوف عجيب ما نقول يا مادام مصايا أبي يقول بجبريات باورن مادام مصايا شماوي جنة جهنم هبة تشتكي يقول نبدأ استي خو عندك حاشا جكمال رأفتاتا دور جمال ورحمتاتا كفر وجناهن بكي بهانا لا يقتببن أفا الشهانة يعني أحمد خاين دفردة بيجان دبي يعني ما دام وصايا إرادة بإرادة نكار تشتكي بكن تجي الرؤوف والرحيمي دلوفاني أو دورة قلت ما ببي ما إشكنجة بكي عذاب بدي ما جهنمي بدي ما تمام الفرد قدا أمي نهار وستن حتى خلك أقدن بمن خير وخشية ده. هندق تشتێک بڵێ نابی الله هەندێک جار هەندێک بابەت هەیە بابەتی ناوخۆینیە بەڵام دەکرێت وەکو هۆشیاری بۆ هەموو شار و وڵاتێک بە دروستی بزانین بەڵێ ینی ڕکابەری هەیە بەڵام ڕکابەریەکی باش و هۆشیارانە لەسەر بنەمایەک بێ بۆ خزمەتکردن بێ ئەمە ئەوەندەی دیکارەکە جوان دەکات بەڵێ لە کاتێکدا کە بابەتەکە لەسەر ژینگەی گۆی زەوی بێت ئەوەی کە دەیزانین تەواوی وڵاتانی جیهان کۆڕبەندی جیاجیا دەبستن بەهۆی خراپی ژینگەی ئەم گوێ خاکی کە لەسەری ئەژین بۆ ئەوەی کە تا زووە بتوانین ڕزگاری بکەین لەو هەموو پیسیا لە کەش و هەوایەکە هەیە وەجگەلەوە ئەو خۆڵ و خەشاکەی کە مرۆڤ وەکو پاشماوە بەجێ ئێهێڵێت ئیتراکەوێتە زەریا و دەریاکانەوە یاخود بەسەر خاکەوە دەمێنێتەوە کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر ژینگەکەمان جا ساڵانە جۆرەها چالاکی ئەنجام بدرێت و هەوڵ ئەدەن باشترینەکان ئەنجام بدەن بۆ ئەوەی کە بە زووترین کات بگەن بە
ئەنجامێکی باشتر و ژینگە پارێزراو بێت لە شاری تۆکیۆی پایتەختی ژاپۆن پێشبڕکێک بۆ کۆکردنەوەی زۆرترین خاشاک لە کەمترین ماوە بەڕێوە دەچێت. چەند تیمێک لە وڵاتانی جیاوازەوە بەشداری پێشبڕکێکیان کردووە هەر تیمێک هەڵگری لۆگۆی وڵاتەکەی خۆیەتی و لەسەر جلوبەرگەکانیەوە نەخشێنراوە لە کۆتاییدا ئەو خاشاکەی تیمەکان کۆیان کردوونەتەوە پەیوانە دەکرێت و هەر تیمێک زۆرترین خاشاکی کۆ کردبێتەوە دەبێتە براوەی پاڵەوانێتیەکە. جیاواز لە هەر پێشبڕکێکی دیکەی سەر ئەم گۆی زەویە کیسەکەت پڕ بکە لە زبڵ و خاشاک و خەڵاتێک بەدەست بهێنە. گەنجانی هەر وڵاتێک ئاڵای وڵاتەکان لەسەر جلوبەرگەکانیان نەخشاندووە و هاتوونەتە تۆکیۆی پایتەختی ژاپۆن بۆ بەشداریکردن لە پێشبڕکێکی سەیر و سەمەرە. ئەویش کۆکردنەوەی زۆرترین زبڵ و خاشاکە لە ماوەیەکی دیاریکراودا. لەگەڵ لێدانی فیکەی دەستپێک تیمە جیاوازەکان بە شەقامەکانی تۆکیۆدا بەڵاو دەبنەوە و هەر کەسێکیان کیسەیەکی بەدەستەوەیە و هەوڵ دەدات لە کەمترین ماوەدا پڕی بکات لە زبڵ و خاشاک. من حەزم لە ئیشی مەلەوانی و سەوڵێدانە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کەناراوەکانمان لە ئەفریقای باشوور پڕ بوون لە زبڵ و خاشاک. من لەم پێشبڕکێیە بەشداریم کردووە تا ببێتە هاندانێک خەڵکی ڕێز لە ژینگەی خۆیان بگرن و بەشێک نەبن لە پیسکردنی. لە پێناوبردنەوەی پاڵەوانێتیەکەدا تیمە جیاوازەکان هەموو شتێک کۆ دەکەنەوە. لە پاشماوەی جگەرەوە بۆ بوتڵی پلاستیک و خواردنی فڕێدرا و چەندان شتی دیکە. لە کۆتایی پێشبڕکێکەدا تیمەکانی هەر وڵاتێک پێکەوە کۆ دەبنەوە و ئەو خاشاکەی پێیانە کۆی دەکەنەوە. دواتر قەبارەی خاشاکی هەر تیمێک پێوانە دەکرێت. هەر کامیان زۆرترین خاشاکی کۆ کردبووە دەبێتە براوەی پێشبڕکێکە. من هەستم بەرامبەر ژینگە زۆرە چونکە هەر شتێک بەسەر ژینگەی زەوی دێت هۆکارەکەی چالاکیەکانی مرۆڤە هۆکارەکەی ئێمەین. ئێمە بە هەر شێوازێک بێت پێویستە زەوی بگێڕینەوە بۆ دۆخی ئاسایی خۆی. لە ڕێگەی ڕێخستنی ئەم پاڵەوانیتیە سەیرەوە ژاپۆن بە بەردێک دوو چۆلەکە دەکوژێت. یەکەم ڕاکێشانی تیمی جیاواز لە جیهان و گرنگیدان بە ئاڵوگۆڕی کولتوری، دووەم پاکردنەوەی شەقامەکانی بە خەڵکی بیانی. ئەو بابەتەمان پێکەوە بینی دەچینە بسەر بابەتێکی دیکە باسی بەفرەکەین کە ئەم ساڵ لە باکووری کوردستان پێش وادەی خۆی بەفرباری بەگومان ئەمە خۆشی خۆی هەیە بەس هەر زۆر زوو چوونە ناو زستانەوە. بۆ جوتیارانیش هەندێک کات کێشە دەبێت بەفری ینی پێش لە وادەی خۆی جوتیاران بەهۆی بەفربارین و سەرماوە زیانێکی زۆریان پێگەیشتووە دەڵێن ئەم بەفر و سەرمایە ناوەختە باش نەبوو کاتەکەی. جوتیارێکیش دەڵێت ئەوان شەو و ڕۆژکار دەکەن تاکو بەرهەمەکانیان ئامادە بکەن بەڵام بارینی بەفرێکی زۆر کارەکانی لێ ئەستەم کردو. جۆتکاران قەرسێ شەو و ڕۆژ کار دەکەن داکو سلکێن وان دەبن بەرفێدا نەمینەن. ئیساڵ لە باکوورە کوردستانە بەرف زووترش دەماخە باری و ئەو یەک ji بەرهەمینەرên سلکên şekiran dilgiran kir. Lewma cotkar digel hewaya sar û şert û mercên zehmetên karî hewleke zêde didin silkên xwe zeviyan rakin bêyî ku dibin berfê de bimînin. Em niha gelek dixebtin ji ber ku em ditirsin befir bibare û silkên me dibin berfê de bimînin. Em saet heftî sibehê dest bi kar dikin û heta 12 şevê dixebtin. Xwedê ji nas û dostan û cîranan razî be. Em alîkariya hevdû dikin. Sala borî berf dereng ketibû erdê lewma cotkaran silkên xwe bi rehetî hildabin. Li îsal barîna berfel cihên bilindên Qersê tirs xistiye dilê wan. Cotkar didin zanîn ku heke silk dibin berfê de bimînin hildana wan de gelek zehmettir bibe. Nisan Mayıs ayından beri ektiğimiz ürünü Medmehên Nîsan û Gulanê de dest bi çandina silkan kiribû û mekedeke mezin jî dayê wan. Niha em gihiştine dawiya werzê silkan û divê berî berf bibare silkên xwe rakin. Şert û mercên giran yên keş û hewayê em tengav kirine. Kesên ku silkên xwe hildane, alîkariya kesên ku hilnedane dikin.
سلک پشت کوزداوی تن هلانین با قنطرا ورگرتنا شکره آقیا خیتن برن و پاش دا کو شکر جواره برهمانین با کارگه شکر تن شاندن. بارمەتی هاوکارانمان لەگەڵ سۆڤان هەوڵمەدا هەموو ئەو بابەتانەی کە بۆ بەیانی 24 ئامادە کرای بە باشی بە ئێوەی بگەینێن و بابەتی جیاوازی تێدا بە ڕۆژانە خۆمان لا بەیانی 24 هەندێک راپۆرت و بابەتی هۆشیاری هەیە هەندێک کتێبی نوێ هەیە سوودی زۆری لێ دەبینین و بۆ یەکەم جارە هەندێک بابەت هەیە دەیبیستین بەڕاستی سپاس بۆ ئێوە کە بینەری بەیانی 24 بوون تاوەکو ئێستا بە دیار ئێمە و دانیشتون بە هیوام ڕۆژێکی زۆر باش زۆر خۆشتان هەبێ و ڕۆژەکەشتان پڕ بەرهەم بێت هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم پێتانەڵم خواتان لەگەڵ و ماڵپەدا